نوێترین بەرهەمی یەکێک لە هونەرمەندە خۆشەویستەکان کە ئەویش هونەرمەندی دەنگخۆش ڕۆژکەریمە کە لە 12 ئەم مانگە لەسەر چەناڵی تایبەتی خۆی لە یوتیوب نوێترین بەرهەمی خۆی بە شێوەی میوزیک ڤیدیۆ بڵاو کردەوە بە ناوی ساڵانێک. بێگومان ڕۆژکەریم لە ڕێی سکایپەوە قسەی زیاترم لەگەڵ ئەکات لەسەر ئەم بەرهەمە نوێیە، بەڵام بەر لەوەی کە قسەی لەگەڵا بکەم بەرهەمەکەمان ئامادەیە. کاک ڕۆژ ئەگەر گوێت لە منە سڵاوت لێبێ و ئەم کاتت باش؟ ئەم کاتت باش بەڕێجان. سڵاو لە تۆ. بێگومان قسە و باسی زیاترەکەین دەربارەی بەرهەمە نوێیەکەت، بەڵام با بەشێک لە بەرهەمەکە ببینین. كشجنابة فرميسكي من بصريتا كيبي خمم كوتايبي ببريتا جيانا مني شوا وبم دابرانا همو شي تاوكانم برقريانا جيانا مليش يوابا دابرانا همو شيء تاوكانا برقريانا صالانيكا ربواي ري ايني توم بيسروشن انقاوني بوشي برو صالانيكا روايري أميني توب يسروشن هنقاواني بوشي بروم بوشي بروم لمريدا شيت كردوا بني شانا كم شين بيا رازقوت كرين. کاک ڕۆژ دەستەکانت خۆش بێ و بە هیوای سەرکەوتن و کاری زیاتر. ئەگەر لە ناونیشانی بەرهەمە نوێیەکەتەوە دەست پێ بکەم ساڵانێک بۆچی ناوت ناوە ساڵانێک و ئەمە تعبیرە لە ناوەڕۆکی میوزیک ڤیدیۆکە؟ بەڵێ بە قەناعەتی من لا دووجام سەرا هەڵبەتە گۆرانی دروستکردن بیستی تێکسنووسەکە یا شاعیرەکەیە، بەڵام کە مجمەلی دەقیقە یا تێکستەکە خوێنیتەوە یەک بڵێن سەردی ئەساسی وشەکە محوەرێکی بۆ دانێ بە کەلیمەیەک یا بەدوام بۆی کە بڵێن باشتر خەڵک لەبەریکە بزانێت باسچیەکە و ینی ناوێکی بۆ وەکو ناوێکی لێنێ. زۆر باش. گۆرانی ساڵانێک لە نووسینی تێکستەکەی کاکە مازیارپایە دەستی خۆش بێ، ئاواز و موسیق خۆم کردومە، ئالەتەکان زۆرینەی ئەوانامی خۆم عەسم کردووە لە ستۆدیۆکەی خۆم لێکە بە هاوبەشی برای خۆشەویستم ئاران کامیل سوپاسی یەکەم. دوای ئەوە نێراوە بۆ ئێران بۆ میکس و ماسترین لای کاک ئومێد ڕەهرۆ. دوای کاک دیار مەهدی بیرۆکەوەی هەبووتی بە تەسویری کەین بۆ شێوەیەکە ئێستا لە کوردستانە. بەڵێ کاک ڕۆژ میوزیک و میلۆدی و ئەرێنجی ئەم بەرهەمە بۆ خۆت کردوتە و باسی تێکستیشمان کرد. تۆیکێکی لە هونەرمەندە بە ئەزمونونەکان خۆت هیچ تێکستت نییە یان حەز ناکەی خۆت تێکستی بەرهەمەکانیشت خۆت بیکەی؟ بەڕۆڵا من زۆری ئیشەکان خۆم سەربەندووینەکانم گۆرانی من پێت ناڵێم و مەسەرەن زۆرینەی ئاشقم من و مەسەر سەربەندەکان، بەڵام بە قەناعەتی من هەر کەسە و ئیشی خۆی بکە. یعنی لەوانەیە فکرەکانم هەمووی نووسم جاری وایە ئەیدەمە دەزەو کەسی تێکستەکەی چەکمە و ئیش باشتری هەنووسێ بەڕاست. یعنی من پێم ناکرێت تێکستەکە بنووسم و ئاوازەکە دانێم و ئالەتەکان هەموو حەزم بکەم و دابەشکردنەکە و ڕیکۆردەکە بکەم و بیڵێم و کارەکە بە کەڵک
زۆر باشە ئەگەر باس لە سیناریۆ کە بکەین سیناریۆی تیانە و ئەم میوزیک ڤیدیۆیە نەخێر ئەمە نەخێر بیرۆکەی من هەرەوە بوو کە ئیشم نەبوو کە بەشێی پۆرترێت بکرێ ینی مەسەرەن لەم بەشەی سەرەوەی مرۆڤ بڵێن حەزم کرد کارەکەوا بێ کاک دیارمەدیش بزەبەوەی کە من ویستمە بەزیاوە ئیشەکەی زێبەزێ کردەوە هەموو ئیشەکان لە شوێنێکا کردەوە ژوورێکی پشکۆلیان دروست کردەوە بە سێمە ترشتێکی وە لە مستەعملێکی داڕوخاو ما باقاتی کاری ئیناریان بۆ کردووە بەڕاستی دەستیان خۆش بێ زەمانێکی زۆر کەم بەڕاستی ئیشەکان زۆر باشە هیچ بەرهەمێکی ترت هەیە کە خۆتی بۆ ئامادە بکەی یان بیرۆکەی بەرهەمی نوێ بڵێ من لە چاپێکەوتنیشی ترا باسی ئەوم کرد من کۆمەڵاوەجی زۆر زۆرم بۆ کردوتەوە هی ئەم چەند ساڵە بەڕاستی نزیکەی لە 45مانە ئەمیز بزانام لەگە تێڤەیەکە لەگەل لایەنێکە لەگە سپۆنسەرێکە قسە بکەم هەفتانە مەسەرەن دەدەقەیەک لە تەلەڤیزیۆنێک بەشێکم هەبێ کەسانێک لەسەر ئەمە باشە خراپە یعنی تا ساڵێک یعنی نزیکەی 52 بۆ 55 گۆران ئەم بیرۆکەی ئەومە بوو هەر کۆمە کردەوە ئەم چەند ساڵە هەر ئیشەکانمە کرد و دامەنا بەڵامی تر ئەو سپۆنسەر و ئەو لایەنم دەست نەکەوت کە بتوانێ ئیشەم بۆ شێوێ بۆ بکا کە ئەمەوێ بەڕاستی سەرکەوتوو بیت بە هیوای کاری باشتر هونەرمەندی خۆشەویست ڕۆژکەریم سوپاس کە لە ڕێی سکایپەوە لەگەڵم بووی